ڕەوشی ئەمنی و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە هەموو کاتێکی تر ئاڵۆسترە و تێکەڵچوونەکان و بەرەنگاری لایەنەکان گەیشتووەتە ڕادەیەکی چاوەڕوان نەکراو. هەریەک لە ئەکتەرە سەرەکیەکانی ئەم ناوچەیە لە هەوڵێکی بێوچاندان بۆ سەپاندنی ئیرادەی سیاسی خۆیان بەسەر لایەنەکانی تردا. هەر بۆیەش پارەیەکی زۆریان بۆ سندنی چەک و تەقەمەنی خەرج کردووە. زۆرینەی وڵاتانی جیهان لە نێوان 1 تا 3 لە سەدای بەرهەمی گشتی ناوخۆییان تەرخانی کردنی چەک دەکەن، بەڵام زۆرینەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان 5 تا 13 لە سەدای بەرهەمی گشتی ناوخۆیان بۆ ئەو مەبەستە تەرخان دەکەن. هەرکام لە وڵاتانە بیانوویەکی تایبەتیان بۆ پەیڕەوکردنی ئەو سیاسەتە هەیە. زۆرینەی وڵاتانی عەرەبی کەندا و بەتایبەت عەرەبستانی سعودیە دەڵێن ئێران وڵاتێکی شەرخوازە و خەریکی پڕچەکردنی خۆیەتی. شاه سلێمان پاشای سعودیە لەسەر ئەو باوەڕەیە کە ئێران بە خێرایی و بەتوندی خەریکی زیادکردنی کەرەستە و هێزی سەربازی خۆیەتی. بۆ ئەم مەبەستەش هەم لەلایەن رووسیا و یارمەتی دەدرێت، هەم لە ژێر سێبەری ڕێکەوتنی ناوەشیدا کار دەکات. لە دەرەنجامی ئەم ڕەکەبەریانە شەرگەلێکی چەند لایەنە لە ناوچەکە ڕووی داوە. لە عێراق و سووریا ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئامادەیە، لە بەرامبەردا سعودیا لە یەمەن ڕاستەوخۆ لە ناو شەڕدایە. گرنگی ژێئۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ تۆهۆی دەستێوەردانی وڵاتە جلهێزەکان لەم ناوچەیە. هەر وڵاتێک لەلایەنێکی بەشدار لە شەڕەکە نزیکە و ئەوەش کاریگەری سەرەکی لەسەر هەڵوێستگرتنی ئەوان هەیە. کێشەی سووریا چیتر ڕێگەچارەی سەرانسەری نییە. ئەبێ بچین بە شوێن ڕێگەچارەی خۆجیەکان. دەبێت لەگەڵ هەر بەشێک لە سووریا بە شێوەی تایبەتی خۆی کار بکەین. بەڵام پێویست نیە ئەمریکا هێزی سەربازی خۆی بۆ ناوچەکە بنێرێ. ئەی لە کاتێکدا رووسیا و ئێران و دەسەڵاتی ناوەندی لە دەمێشق هەڵوێستێکی جیاوازیان لە ئەمریکا و هاوپەیمانانی هەیە، سووریای داهاتوو دەبێت چۆن دابمەرزێت. ئەو قەوارە سیاسیە لەگەڵ واقعی ئێستا و داهاتووی سووریا دەگونجێت سیستمێکی کۆنفدرالیە. سونیەکان و کوردەکان لەلایەکەوە و ئەلێویەکان و خاچیەکانیش لەلایەکی ترەوە. دەسەڵات و فەرمانڕەوایی خۆجێیی تەواویان لە بواری ئەمنی و ئیداریدا هەبێت. دەسەڵاتێکی ناوەندی فیدرالیش لە دیمەشق هەبێت کە ئەمانە پێکەوە گرێدەدات. لە دەرەنجامدا ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینرێت لەگەڵ شرۆڤەی چاودێران بە هەموو جیاوازیەکانیەوە لە یەک خاڵدا یەک دەگرنەوە. ڕەوشەکە نزیکە لە کۆنترۆلی ئەکتەرە ناوچیەکانیش دەربچێت، کەواتە ئەگەر هەوڵێکی گشتگیر و هەمەلایەنە بۆ دامرکاندنی قەیرانەکان نێتە ئاراوە، ئەگەری جددی ئەوە هەیە کە شەڕێکی گشتگیری خوێناوی هەموو وڵاتانی ناوچەکە بگرێتەوە. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.